بینەرانی کورسات نیوز سڵاوتان لەبێت و ڕۆژتان باش دیارە لە سەر پرسی هەڵەبجە و یادکردنەوەی ئەم ساڵی شاری هەڵەبجە کۆمەڵێک دەزانین کە ئەمڕۆ کۆمەڵێک جیاوازیمان بینی لە ساڵانی ڕابردوو بەشێک لە وڵاتیان بایکۆتیە میادیان کرد لە ماڵەکانی خۆیان دانیشتن و بڕیاریاندا کە ئەم یادە نەکەنەوە بەشێکی دیکەشیان کە بخۆیان باسی دەکەن مێژووی شارەکان لە یاد ناکەن ئەوان هەر بەرداوامە من لە یادکردنەوەی بە سەرباری هەموو ئەو ناڕەحەتی و باربیانەی کە بەسەر شاری هەڵەبجەدا تێپەڕێت و هەروەها دیارە یادەکە لەلایەن بەرپرسانی دیکەشەوە لەم شارەدا دوو ئاڕاستەی دیکەی وەرگرت و بەجیا یاد کراوەتەوە من لەسەر ئەم بابەتە و بە دیاریکراوی لە نەخۆشخانەی تایبەت لە هەڵەبجەدا چی بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی کراوە کە لە ئێستادا بەشێکی تایبەت هەیە بۆ ئەو کەسانی کە بەرکەوتوی چەکی کیمیایین و پێداویستیانی کە لەم نەخۆشخانەیە بۆیان دابین دەکرێت خۆی لە چیا بینێتەوە و هەروە خزمەتگوزارەکان بە شێوەیەکی گشتی خۆی لە چیا بینێتەوە وەروە سەبارەت بەوەی کە هاوڵاتیان تا چەند ڕازین لەوەی کە خزمەتگوزاری و هاوکاریەکان بۆ گەنجان بە شێوەیەکی گشتی لە ڕووی تەندروستی و چۆن هاوکاریان کراوە لەسەر بابەتەش من میوانێکم دەبێت و گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم لە ڕووی ئیداریەوە بەرپرسانی ئەم شارە چۆن توانیویانە دەنگ و نەخۆشی و نهامەتیەکانی ئەم شارە بگەێنن بە سەر و خۆیان هەوڵ جدیان بۆ بدەن من گفتوگەکانم لەگەڵ میوانەکانم دەست پێ دەکەم هەریەکە لە بەڕێزان سنوور حەمید کا بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجێ و لێرە میوانمانمە و هەروەها بەڕێز مامۆستا ئاریان کە بەڕێزیان وەکو هاوڵاتیەک لێرە لەگەڵمانە و میوانە و هەروەها بەڕێز ڕزگار حمەنووری کا بەڕێزیان نوێنەری هەڵەبجەن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەر سێکتان هەر ڕاستەوخۆش لێرەوە دەست پێ دەکەم کە سنوور سەبارەت بەوەی کە بەشێکی تایبەت لە نەخۆشخانەی گشتی هەڵەبجە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی کراوەتەوە ئەم بەشە تا ئێستا توانراوە چ نەخۆشیێکیان لێ چارەسەر بکە کەم و کورتی بەشە کە خۆی لە چیا بینێتەوە سەرەتا سپاس بۆ ئێوە بۆم دەفەتە سەرەتا بەبوونەی 34 ساڵیادی کیبانەکردنی پارێزگای هەڵەبجەوە سێری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی خۆشەویست و کەسوکارەکانیان و سەرجەم بەرکەوتوانی چەکی کیمیاییدا دەنەوێنم وەڵێ ئێمە لە 12 مانگی 2018 لە پارێزگای هەڵەبجە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی افتتاح کرا بە کۆمەڵێک کەم و کورتی زۆرەوە ئەو کاتێ ئێمە خۆمان شامان نایە ژێرباری ئەو نەخۆشخانە بۆەوەی چی دیکە بەرکەوتوانی چەکی کیمیایی و ئەو قوربانیانی کە بەدەست ئەو کارەساتەوە دەناڵێن نەچنە شار و شارۆچەکانی تو نەچەن دەرەوەی وڵات هەر لە سۆنگەی بەرپرسیارەتیمان ئێمە توانیمان ئەو نەخۆشخانە سەرڕایەوەی کرد لایەن کۆمپانیای جێبەجەکارەوە بە تەواوەتی تەسلیم بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە نەکراوەتەوە بەڵام ئێمە لە ئێستادا بە هەوڵی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە و بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و سەرجەم هاوکارانمان لە تەندروستی توانیوانە کۆمەڵێکی بەشی گرنگ لە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی وەگەر بخێنبەوەی خزمەتێک بە بەرکەوتوانی چەکی کیمیایی بکات لە پارێزگای هەڵەبجە لە ئێستادا وەکو ستافی کارمەندی تەندروستی سەرجەم ستافەکان لەو نەخۆشخانەیە بەردەوام لە کاردان و لە هەمان کاتا پزیشکی پسپۆڕ لە بەشەکانی چاو و لە سنگ و لە پێست لەو نەخۆشخانەیە بە بەردەوامی دەوامی تێدا دەکەن ئەم نەخۆشخانەیە وەکو سنتەرێک وایە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی لە سەرجەم هەرێمی کوردستانە چونکە ڕاستە زۆربەی قوربانیانی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە پارێزگای هەڵەبجەیە بەڵام ئێمە نەخۆشانی خانەقین و هەولێر و گۆپتەپە و بالیسان و شوێنانی تریش سەردانی و نەخۆشخانەیەکەن لە ئێستادا بەشەکانی چاو و بەشی پێست وە پزیشکی پسپۆڕی هەناوی و بەشەکانی دەرماخانە و کۆمەڵێک بەشی تر لەگەڵ بەشێکی نوێکە لەو نەخۆشخانەیە کراوەتەوە بەشێکی فریاکەوتنی بچووکی خێرایە وەکو ئایسویەک بۆ ئەو بەرکەوتۆ خۆشەویستانەی کە هەناسەیان تونەوە پێویستیان بە ئۆکسسیجینی هەیە لە نەخۆشخانەکە بە شێوەیەکی 24 کاتژمێری کراوەتەوە هەر نەخۆشیێک پێویست کا سەردانی نەخۆشخانەکە داخڵکرێت نەخۆشخانەکە داخڵ دەکرێت و چارەسەری پێویستی وەرەگیرێت بەڵام ئەوەی کە جێگەی داخەوە نەخۆشخانەیە هەتاکو ئێستا بودجەی پێویستی بۆ تەرخانەکراوە لە سەرجەم فەقرەکانی ئێمە کێشەمان هەیە بەسپاسەوە ئێمە چەند ڕێکخراوێک لەوانە ڕێکخراوی دەستگای ژیان کە پێشتر لەو نەخۆشخانەیە کاری دەکرد و حکوومەتی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا و حکوومەتی فەڕەنسا لە ئێستادا کۆمەڵێک ئەجیزە و ئامێری و هاوکاری باشی گانوێتە نەخۆشخانەکە بۆ بەرکەوتوان و ئەو دەرمانانەی کە دابین کراوە هەم لە لەری وەزارەتی تەندروستی و هەم لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی ماگانە بەو بەرکەوتوانە دەدرێت کە سەردانی ئەو نەخۆشخانەیەکەن ڕێژەی سەردانیکردنی نەخۆشی بەرکەوتوانی ڕێژەیەکی زۆر باشە و لە تازەترین هەوڵمانە ئێمە ئەو دوو پزیشکە ئێرانیە بوون
کە بەرکەوتوان سەردانی دەرەوەیانە کرد بۆ لایەن توانیوانە بیانینێ نەخۆشخانەکە و چارەسەرکە. دواتر دەگەڕێمەوە لات لەوەی جارترینەوە نەخۆشیانی کلی چارەسەر دەکرێن و ئەوانیشی کلی چارەسەر نەکرێن و هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە لە دێمەلەی کاگاریان دواتر لەگەڵ کاکرزگارە بە حکومەوەی ئەو نوێنەری هەڵەبجێ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی گوێبیستی قسەکانی ئەمانە بین دواتر بۆ کێشەکان دەگەڕێمەوە لای جەنابەت. کاگاریان خەڵکی هەڵەبجە لە ئێستادا پێویستی بە چییە؟ ئەو ناخۆشی کە بەسەر هەڵەبجەیە هات بەپی پێویست توانیویانە لە معاناتیان لە ڕووی خزمەتگوزاری و بۆیان دابین بکرێم. زۆر باشە سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات و پێم خۆشە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم قوربانیانی پارێزگای هەڵەبجەدا بنوێنم و هیوای زوو چاکبوونەوە بۆ برینداربووانە خوازین و من بەڵێ وەکو هاوڵاتیەک لەم شارەمە هاوڵاتی ئەم شارە سەرەتا پێم خۆشە لە بەڵێن تێر بووە ترەوەنا حکوومەت بەڵێنی داوە لە بەڵێن تێر بووە ینی پێویستی بە کردارە پێویستە بەوەی کە ئەم شارە پێویستە لە ڕووی کردداری و ئاوری لێ بدرێتەوە ئەگەر بینە سەر ئەو پرۆژانی کە لەم یان خود بڵین ئەو خزمەتی کە حکوومەت بەم شاری کردووە ئەو وەکو هەموو شارەکانی تری یان پارێزگەکانی تری هەرێمی کوردستان چەند بەڕێوەبەرایەتیەک یاخود بڵین بۆکو نەخۆشخانە وەکو زانکۆ یان وەکو بەڕێوەبەرایەتەکانی ترتیا کراوەتەوە بەڵام بۆ هەندێک جار من وەکو وڵاتێک وا بیر دەکەمەوە کە بینایە بکەیتەوە ناوەکەی هیچ دیانە بێ بەڕاستی ینی ئەو خزمەت گوزارانی کە حکوومەت لێرە ئەنجامی داوە بە گوێرەی پێویست نییە لە ئاستە و قوربانیانیە کە ئەم شارە داوێتی بۆ لە بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا چونکە گەر ئێمە ئاور بدەینەوە لە کیمیابارانی پارێزگای هەڵەبجە بینین ئەوەی کە توانی کورد بە نێودەوڵەت بکە بە نێودەوڵەتی یاخود بە وڵاتانی دەرەوەی بناسیێنی هەڵەبجە بوو دوێنێ پارێزگای هەڵەبجە ئاماژەی بەوەدا کە جگەل لە هەڵەبجە لە هیچ بەڵگەیەک نییە کە سەدام خاوەنی کیمیایی بێتەنە هەڵەبجە بەڵگەیەکە بۆ ئەوەی کە بتوانرێت بیسەلمێنە کە سەدام خاوەنی چەکی کیمیایی بووە لەبەرەوە ئەم شارە قوربانێکی زۆری داوە بۆ بچنەی ڕزگاری خوازی گەلی کوردووە بەپێی ئەو قوربانیە نەتوانراوە خزمەتی ئەم شارە بکرێەوە هاوڵاتیانی ئەم شارە نیگەرانن لەوەی کە خزمەت گوزارەکان لە شوێنی خۆیان نییە بە گوێرەی لە ئاست ئەو قوربانیانی نییە کە ئەم شارە داوێتی چونکە ئەگەر ئێمە بین باز لە خزمەت گوزارەکان بکەین خزمەت گوزارەکان پۆلیۆ بکەین بۆ نمونە گەنجی ئەم شارە پێویستە خزمەت بکرێت بەڕاستیانی گەنجی ئەم شارە لە چ ڕوویەکەوە بۆ نمونە سنتەرێکی وەرزشی وای نییە گەنجی ئەم شارە ڕووی تێ بکە ینی سنتەرێکی وەرزشی بۆ شێوازە نییە کە گەنجی ئەم شارە بتوانێت ئەو کاتانی کە هەیەی لێوێ بەسەری بەرێ ناچارە بێت لە هەندێک شوێنی کە بەسەری بەرێ ئەمەشکە زۆر جار نیگەرانی لێکەوێتەوە لە بۆرەگەر ئێمە بمانەوە خزمەتی ئەم شارەکەین پێویستە خزمەتی هەموو چین و توێژەکانی ئەم شارە بکەین لە ڕووی وەکو بوتم گەنجان بێ لە ڕووی بۆ مناڵان بێ بۆیە بەڕاستی ئەوەی کە خەڵکی ئەم شارە لی نیگەرانە بەتایبەتی خێزان یاخود خانەوادی قوربانیانی ئەم شارە ئەوەیە کە ئەو خزمەت گوزاریانی کە حکوومەت جێبەجێ کردووە لەم شارەتەنە ئەو خزمەت گوزاریانی کە ئانین بۆ نمونە لە شارەکانی ئەنجام درراوە شتێکی لەسەری ئەم شارەکەی تایبەتمەندیەک لەم شارە نبینی لە ڕووی خزمەت گوزاری جیاوازتر بێت لە شارەکانی تری کوردستان کە بڵێ ئەم شارە لە قوربانی داوام خزمەت گوزاری جیاوازتر لە شارەکانیکە بۆیە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەگە سەیریشی کەینەر بووکردنەوەی یادەکە خۆی تۆزێک لە پەرتەوازەی پێوە دیارە یادەکەی ئەم هەر لەسەر و پرسیادە بەم پرسیارەدا ڕاستاکەم دواتر دەچمە لای کاکرزگار یادەکەی ئەم ساڵتان چۆن بینی ئەم پەرتەوازیە بۆچی ئەم ساڵ لە یادەکە بەدی کرا لە هەڵەبجە وەکو هاوڵاتیەک ئەگەر سەری یادەکە بکەینە بینی یادەکە بە ساڵانی پێشوو بەراورد بکرێت سارد و سڕێکی پێوە دیارەوە لە هەمان کاتە جۆرێک لە جۆرەکان هەر پەرتەوازیکی پێوە دیارە لە هەر شوێنێک شتێک دەکرێتەوە بۆ نمونە لە ئێستاگە سێریکەین لە وەکو من کە خۆم مامۆستام لەوێ لە زانکۆی هەڵەبجە لەوێ یادێک کراوەتەوە بۆ نمونە یادی هەڵەبجە ئەکرێتەوە لەوێ لە شوێنێکی تر یادی کە ئەکرێتەوە بەڵام ساڵانی پێشوو مامۆستا ڕزگار زیاتر ئەتوانێت لەوە وەکو حکوومەت ڕوون کاتەوە ساڵانی پێشوو سێرەکەی هەموو کاتێکە لیژنەیەک دروست دەکرا هەموو لایەنەکانی تیابوو هەموو لایەنەکانی ئەم شاری تیابوو لە ڕووی حکومیەوە بۆ نمونە لایەنی هاوڵاتیشی تیابوو بۆ ئەوەی کە چۆن بتوانن بەرنامێک دابنێن کە یادکردنەوەی ئەم کارە ساتە لە ئاست ئەو قوربانیا بێکەم شارە داوێتی بۆ یەکە سەی دەکەین بەڕاستی ئەم ساڵ منۆکو هاوڵاتێکەوە نبینم کە یادکردنەوەی ئەم کارە ساتە لە ئاست قوربانیەکانی ئەم شارایە بێت بڵێ دەگەڕێمە وڵات مامۆساریان کاکرزگار گوێبیستی قسەکانی کاکسنوور بووین وە مامۆساریانیش لەوەی کە ئەم شارە کەم و کورتی پێوە دیارە
جناب وەکو نوێنەری پارێزگای هەڵەبجە لە شاری سلێمانی لە پارێزگای سلێمان جووەری پارێزگای سلێمانی چی بۆم شارە کراوە و بە دیاریکراوی بۆچی ئەم یادی هەڵەبجە لەم ساڵە ئەم پەرتەوازەیی پێوە بینرا؟ سەرەتا درود و سڵاو گیانی پاکی شەیدانی هەڵەبجە، سوپاس بۆ کەناڵی کورساتیش کە هەمیشە گەێنەرێکی جوانی ئازارەکان و داخوازەکانی خەڵکی هەڵەبجە بووە. سەبارەت بەوەی ئێمە وەکو نوێنەری خەڵکی هەڵەبجە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەداخەوە چۆن هەڵەبجە یان بوون بە پارێزگابوونی هەڵەبجە لە هەناوی قەیرانەکانی هەرێمی کوردستان، هەم قەیرانی دارایی و هەم قەیرانی ئەمنی و سەربازی شەڕی داعش و قەیرانی سیاسی هەرێم لەگەڵ بەغدا لەو واقعا بەڕاستی هەڵەبجە بووەتە پارێزگا کاریگەریتە ئەم ڕۆژماوە بەشێک لەوەی کە نیگەرانەکان کە خەدەمات و ئەوانە بەپی پێویست نەبوو هەڵەبجە لەگەڵ ناوەکەیە هاوتەریب لەگەڵ ناوەکەیە گەشەی نەکرد ئەو قەیرانانە بوون بەداخەوە تا ئێستش پێ ئەناڵێنین. شان بەشانی ئەمە یەکێ لە گرفتەکانەوە بوو کە ئێمە لە هەڵەبجە دەرچین بۆ ئەنجومەنی پارێزگا بەداخەوەی لەم هەر لە دوای پارێزگابوونەکە لە 2015 حکومەت یارێن بڕیاریدا ئەنجومەنی پارێزگا بۆ هەڵەبجە دروست بکە بە تەعینات بە دامەزراندنەوەی هاوشانی سێ پارێزگاکەی کە ئەنجومەنیە بێ و ڕەقیبێک بێ بەسەر پرۆژە و ئەو کەمە پرۆژەی کە هەیە وەستا و لێرە لێ هەم ڕەقیب بێ لە ڕووی ئیداری و دارایی بەپی یاسای ژمارەسی پارێزگاکان بەسەر ئەم ئیدارەکانی ئەم شارەوە بەداخەوە دوای ئەوە بۆی ململانی سیاسی و ئەنجومەنی پارێزگا تا ئەم ساتەش دروست نەکرا هۆکاریشیە بۆ وەلانی سیاسیە بۆ ڕێگر بوو کە داوای پۆستوانەیەکە لەم شارە هەر بۆی هۆکاریەوەی کە ئەو ئەنجومەن دروست نەکرا لامان کاتا بەپی ئەو یاسایانیان ئەو بڕیار و ڕێنمایانەی کە بوو سێ بڕیار هەیە هەمی پەرلەمان هەم ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناخۆکە هەڵەبجە پارێزگایەکی سەر بەخۆی ئەبێ ئەنجومەنی خۆی بێ بەداخەوە ئێمە دەستمان بەسرا نەمانتوانی بەپی پێویست لە وەزع خراپی ئابوورێشکە بوو بەپی پێویست خزمەتی ئێرە بکەین سەبارەت بەوەی کە بۆچی یادیم ساڵ ئەوە کراوە دیارە ئەمڕۆ بە فەرمیەوەی کە بینرا لە ڕاگەیاندنەکان دوو یادە بوو یادێکیانەوەی حکوومەت هێرم کە لێرە محافەزە نوێنەرایەتی حکوومەت هێرێمەکە لەگەڵ حیزبەکان و حکوومەت و دام و دەستگاکان بە فەرمی لە گۆڕستانی شەیدان یادەکە کرایەوە هەروەکو ساڵان مەراسیم بوو یادی دووەمیان کۆمەڵی قوربانیان کە خاوەنی ڕاستەقینەی شەیدەکان و ئازاری گەوری لە دڵی ئەوانەیە بەردەم بارەگای کۆمەڵەکەیان کردی دیارە گەلێ هۆکار هەن بۆ ئەمە یەکەم هەردوو یادەکە کرچووکاڵی و بابلین قەرەباڵغی کەمتریە بوو بە بەراورد بە ساڵان هۆکارەکە ژەوەی هەم کە سوکاری کیمیاباران نیگەرانن لەوەی کە تا ئێستا بەشێکیان زەویەکانیان وەرنەگرتووە بەشێکیان زەوی 900 شەیدیان زەوی وەرگرتووە بەداخەوە بەهنێکی هەیکەلە و سلفەکانیان وەرنەگرت و قەیرانەوە بەسەریا بەشێک لە برینارەکان هەفتانە و مانگانە شەهید دەبن و چارەسەریان تەشخیص کراوە بە پێوەری علمی کە بێ بچنەوە ئەوروپا وڵاتان حکوومەت یێرەم یە گۆچبەی ناردە و ساڵە بەداخە دوایە وەستا ئەمە بۆ خۆی گرفتێکیانە سێ ڕای ئەوە چی یادەکەی سەرەوە چی یادەکەی بەردەم کۆمەڵی قوربانیش بۆچی ساردیە کە بوو بۆچی خەڵک بێ پێویست ناو یینەوە سەرەوەی کە با بڵێن کێشە ئانیەکانی ئەمڕۆ باڵێن زەمەنەکە مساعید نەبوو ئەمڕۆ زانی لە کوردستان کێشەی نەوتێ ئەمڕۆوە لێرە کڕەوەی بەفرە بوو هەموو زانین چواردەورمان بەفرە کەژوکەوەکان خەڵک سەرمایەتی نەوتی وەرنەگرتووە لە هەڵەبجە کێشەی دواکەوتنی موچە دوو هەفتە هەم خەڵکەکە هەم کە سوکاری شەیدانی کیمیاباران موچەی شەیدەکانیان وەرنەگرتووە گرانبوونی بنزین و سوتەمەنی و نرخی ئەوەی خواردنە سەرچەکان زەخیرەکە هەمووی ئەوەن نیو هێندە چۆتە سەری نرخەکان ئەمە هەمووی هۆکارن بۆی خەڵک ناڕەحەتە نیگەرانە کە بەداخەوە کەواتە ئەمڕۆ باڵی مەرگەساتێکی نەتەواتی گەورە کە هەموو کورد دەبێت شانەز بکەوکو هاوکارەکانم وتیان کە تەنها کەیز بوو کە توانی وا بکە کە ڕژەمی بە عەز بڕوخێنە بیان و بەدەستیانەوە خەڵک بە سارد و سڕی هاتوو بۆ بەشداری هاتە کاکرزگار بوون بە پارێزگا بوونی هەڵەبجە بەوکو پارێزگایەک لە نێو هەرێمی کوردستانە چی لە دۆخی هەڵەبجە گۆڕی دۆخەکە ئەوەیە لە ڕووی نەفسیوە پێش هەموو شتێ لە ڕووی نەفسیوە خەڵکەکە خۆی داوای بە پارێزگامنی کرد چەندانی خۆپیشاندان و ڕێپیەوان و موزەکەرە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و حیزب و خەڵک و شەقام بەگشتی داوایان کرد کە هەڵەبجە بێتە پارێزگا بۆ بێتە پارێزگا چونکە زانین کە بۆ پارێزگا بوجۆ من حی پارێزگا جیاوازە لە قەزا بۆی سرف کراوە ئەو بوجۆ عەرزت کەم دواتر کە ئەمە بۆتە پارێزگا وە گوتم لە 15 هەڵەبجە بڕیاری بە فعلی بە پارێزگا بوون و کەوتە سەر پێی خۆی شتێکی پێڵم بودجێ پەرەپێدانی پارێزگاکان ئەمە لە حکوومەتی مەرکەزیەوە سەرفەکریە بەداخەوە لە 15 تا ئەمڕۆ یەک جار بڕێک بودجە هاتە پارێزگای سلێمانی
9 میلیارد دینار بوو بە ناوی 15 هات لە ئەخیری 16 هات لەم 9 میلیارد دینارە کە جاران بۆ مەکتەبێک بۆ یەک پرۆژێ بەسیت 10 میلیۆن دینار و 9 میلیارد دینار سەرفەکرا لەمە هەڵەبجە 450 میلیۆنی بەرەکەوت هەوڵماندا لە سلێمانی هەوڵێکی زۆرماندا گەشتە نزیکەی 630 واتە 180 میلیۆن لە خۆی زیاتر لەو کاتەوە بودجە ناتواتە ئەو خەونی کەمان بۆ بودجێ پەرەبێدان نەبوو وەکو حکوومەت یاریێمیش کەم تەرخەمی زۆر کراوە بەداخەوە پرۆژەکان بە پێویست نەبوون یعنی حسابیەوە نەکرا ڕاستە لە شوێنە قەیرانە لە شارەکان پرۆژەی وەستا و زۆرە بە داتە و ژمارەیە بەڵام دەبوو لە هەڵبجە مادەم ناود لێناوە پارێزگا قەتعەیەک دەڵواسیوە و ناوت ناوێکی ئیداری گەورە نێناوە ئەم هەیکەلە دەبوو جیاواز لە هەموو شارەکان لە گەرمەی قەیرانی دارایشە حکوومەت هێرم بودجەیە کێرچۆن وایە ئەڵە چۆنەڵی لە زۆر و لە کەم بالەو کەمەی کە هەی بوو بودجەیەکین کردایە بۆ منە هەنێ بینای تەندروستی مەکتەبەکان شەقامەکان ئەمانە داخوازی گەنجەکان کە کەواتە بدر لەوەی کە لە ڕووی ڕۆحی و نفسیەوە هاوڵاتیانی هەڵبجە دڵیان پێی خۆش بووە لە ڕووی ئیداری و بودجە و خزمەتگوزاریەوە شتێکی ئەوتۆ لە بارودۆخی هەڵبجە نەگۆڕاوە دەگەڕێ وڵات کاک سنوور باست لە هۆکارەکان کرد کە کەم و کورتیەکانی نێو ئەو بەشی کە تایبەتە بە بەرکەوتوانی چەکی کیمیایی و بەشێکیان دەنێرێنە دەرەوە هۆکار چیە کە بەشێک لەم نەخۆشانە لە نێو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی چارەسەر وەرناگرن نەخۆشانی بەرکەوتوانی نەخۆشەکان لە نەخۆشخانەی بەرکەوتوانی چی کیمیایی پۆلێ نەکرێن هەنێک لەو نەخۆشانە کەم تا زۆر ڕێژەی بەرکەوتنی یارمەچەی کیمیایی فەرقەکە هەنێک لەوانە لە حاڵەتی تەواریان و پێویستیان بە چارەسەری هەنووکەی هەیە لە دەرەوەی وڵات وەکو گۆڕینی قەرنەی چاویان بەداخەوە ئێمە تا ئێستا هیچ کۆمپانیایەک لە هەرێمی کوردستانە ئامادەی ئەوەی دەرنەبڕیوە کە بتوانێت بانقێک بۆ قەرنەی چاو یان ئەو پێداویستیانەی کە بۆ گۆڕینی چاو لە هەرێمی کوردستان پێویستە دابین بکرێت و حکوومەت هەرێمی کوردستانیش تا ئێستا ئێمە پرۆپۆزەڵمان تەقدیم کردو و داواکاریمان کردو وەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە ئەو نەخۆشانەی تریش کە مام ناوەندن ئێمە لە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی پاسی تایبەتمانەیە کە خۆمان بەردەوام ڕۆژانە دایاندێنەرین بە دوایانە چارەسەری پێویستیان بۆ دەکرێت و تەنانەت لە کاتی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و بڕەوەراتی گشتی تەندروستی هەڵبجەمە خۆمان تیممان ئامادە کرد بوو ماڵ بە ماڵسەردانی بەرکەوتوانی چەکی کیمیاییمان دەکرد و چارەسەری پێویستمان بۆ دەکردن ئەم نەخۆشخانەیە وەکو پێشتر ماژەم پێ تا ئێستا بە ڕسمی لە بینی کۆمپانیای جێبەجێکار حکوومەتی هەرێمی کوردستانە ئیسلامی ئاخیر نەکراوە بۆ وەرگرتنی ینی ئێمە تا ئێستاش لەسەر مەسئولیتی خۆمان لەو نەخۆشخانەیە بە هەڵواسرایی پرسەکەی ماوەتەوە بەڵێ تا ئێستا ماوەتەوە لە بەرەوەی کۆمپانیای جێبەجێکار ئاماژە بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان شایستی دارایی بۆ سەرناکا بۆ هیچ ڕێکارەکانی تەواوبوونی نەخۆشخانەکە بە تەواوەتی جێبەجێ بکە بە تاکو ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەتی بۆ ئەم نەخۆشخانەیە دابین نەکردووە بۆ من نمونەیەک بەم بە ئێوە ئەگەر لە مانجێکا ئەو نەخۆشخانەیە ئەگەر کارەبان نەبێ پێویستی بە زیاتر لە 40,000 لیتر گازەیە کە تێچوەکەی بە نزیکەی 25 میلیۆن دینار خەملێنێ لە کاتێکا بودجەی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵبجە 7 میلیۆن و نیوە بۆ هەموو سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵبجە ئەم نەخۆشخانەیە بۆ ئەوەی زیاتر خزمەت بە بەرکەوتوانی چەکی کیمیایی بکات پێویستی بە بودجەیەکی تایبەت هەیە بۆ نەخۆشخانەیە دابین بکرێت لە سەرجەم ئەو فەقرانەی کە پێویستێتی لە ئیداریەوە تا ئاگاتە چارەسەرکردنی نەخۆشەکان لە ڕووی دەرمانەوە ئێمە کۆمەڵێک دەرمان هەیە کە بودجەی پێویستی تایبەتێوێ بۆ دابینکردنی بۆ نەخۆشخانی بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەوەی کە لەبەردەستە و بە هەوڵی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و بە هەوڵی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەجە ئەو بودجەی کە ئێستا لەبەردەستمانایە لە ڕێی کۆمپانیەکانەوە کۆمەڵێک دەرمان بۆ بەرکەوتوان بە شێوەی ماگانە دابین دەکرێت بەڵام بەداخەوە دیسان کۆمپانیەکانیش بۆی سەرفنەکردنی شایستەدارەکانیان بۆ ساڵی تازەمانیان گرتووە کە هیچ بڕە دەرمانێک بە نەخۆشخانەکانی حکوومەت نافرۆشن لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شایستەدارانی کە حەقی خۆیانە و شایستیانە بۆیان سەرف نەکەن. باشە لە ماوەی ئەم چەند ڕۆژی ڕابردوودا خاتوشانەز بڕەبودجەیەکی تایبەتی تەرخان کرد بۆ نەخۆشخانەی هەڵەبجە ئەم بودجەیە چ شوێنێکی کرد بۆ نەخۆشخانەکەتان و پێداویستیانە چی بوو کە بۆ بودجەیە دابین کران ئێمە بەهۆی نەبوونی سویلەی بانک یان نەبوونی پارەی پێویست لە ناو بانکەکانی بانقا و سەرف نەکردنی ئەو نەسیەکەمەی کە لە بەردەستمانایە لە بانقا کە بۆ ماوەی چەند مایەکە سەرف ناکرێت لە ئانوساتیەوە بووین کە تەنانەت ئامبۆڵانسەکانی نەخۆشخانەی فریاکەوتنیش بەهۆی نەبوونی بانزینی پێویست لە کار بکەون بەسپاسەوە بەڕێز خاتوشاناز بڕی 50 میلیۆن دیناری بۆ پارێزگای هەڵەبجە دابین کرد ئێمە دوێنێ ئەو بڕەپارەیەمان بەدەست گەشت بەدەست بەجێ ئامادەکاری بۆ کراوە بۆی گازوایل هەم بانزین ڕۆن بۆ ئۆتۆمبیل و ئەمبۆڵانسەکانی سنووری بەڕێوەبەراتی دابین بکات لەگەڵ ئیشا کۆمەڵێک دەرمان کە
کە لە ئێستادا فۆکس ماخسوودە سەر ئەو دووبارە فۆکس ماخسوودە سەر بەرکەوتوانی چێکیمایی کۆمەڵێک دەرمانی هەنووکەی و زەرور پێویست هەیە بۆ نەخۆشانی بەرکەوتوانی چێکیمایی بۆ لە نەخۆشخانەکەدا هەبێ ئەو دەرمانانە چین کاکسنوور کۆمەڵێک دەرمان هەیە کە بۆ بەرکەوتوان بەکارێنێ وەک یەکێک لەوانە کۆمەڵە دەرمانی تایبەتەکە ئەم دوو پزیشکە پسپۆڕە لە نەخۆشخانەکە لە ئێستادا دەنووسێ بۆ بەرکەوتوانەکە بەرکەوتوانی چێکیمایی ئێمە لە هەوڵی ئامادەکردنی و دابینکردنی ئەو دەرمانان کە بەپێی ئەو هەوڵانەی کە دراوە ئیشەڵا لە مانگی داهاتوو لە نەخۆشخانەکە بەردەست دەبێت و دابەش دەکرێت بەسەر بەرکەوتوانی چێکیماییدا. لەسەر پرسیەوەی کە منداڵان بەشی تایبەتیان بۆ کراوەتەوە دواتر دەگەڕم لە دەو پرسیارەدا ڕاستاکەم ماوساریان بەدەر لەوەی کە لێسەدا جنا بۆ کە هاوڵاتیەکی شاری هەڵەبجە لە بەرنامەکەیان میوانی جنابەت مامۆستای لە زانکۆی هەڵەبجە دەمەوێت بزانم گەنجانی یاخود خوێندکارانی هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە پێویستی بە چییە بەتر لەوەی کە پارێز باڤڵجەڵات تاالبانیش هاوکاری خوێندکارانی کرد لە چاکردنی بەشە ناوخۆیەکانیان و پێداویستیانی کە بۆ ئەوان پێویست بوو لەم کاتەیە بەگشتی خوێندکارانی هەڵەبجە پێویستیان بە چییە؟ زۆر باشە من حەزەکەم سەرەتا لەو قسەی مامۆستا ڕزگارەوە دەست پێ بکەم کەوتی پارێزگا بوونی هەڵەبجە کۆدەنگی هەموو خەڵکی هەڵەبجە بوو بەڵام من لێرەوە ئەو پرسیارە ئەەکەم حەزەکەم خۆی دوای وەڵام بات و ئایا خەڵکی هەڵەبجە ئێستا بیدوێنە حەز ناکە هەڵەبجارێکە بێتەوە بە قەزا بۆ چونکە لە ئاست ئەوەی کە کراوە بە پارێزگا بە گوێرەی پێویست هاوکاری نەکە بوونم لە باسی زانکۆی هەڵەبجەت کرد خوێندکارانی زانکۆی هەڵەبجە تا حەزەکەم لێرەوەم پایمە بگەم تا ئێستا خوێندکارانی ئەم شارە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە کە ئەتوانم بڵین لە هەموو وڵاتێکە بەرزترین ئاستی ڕۆشنبیری زانکۆی هەڵەبجەیە ئەنی ئەفوی زانکۆکانە لە هەڵەبجێش بە هەمان شێوە زانکۆی هەڵەبجەیە ئەگەر لە ئاستی ڕۆشنبیریەوە سێکنۆکو وەکو ئاستێکە زانکۆ بەرزترین ئاستی ڕۆشنبیری و سەقافیە لە هەر شارێکان لە هەوڵاتێکە هەبێ ئەگە سیریکەیت ئەم شارە هۆڵێکی شانوتیان نییە ئەم شارە هۆڵێکی تیان نیە چالاکیکی ڕۆشنبیری تا بکرێت ئەگەر خوێندکارانی ئەم شارە بە تایبەت خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بیانەوێت کە چالاکیەک ئەنجام بدەن لە ڕووی ڕوونەریەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە بیانەوێت بۆ نمونە گۆرانی بێژێکی باش یان لە ڕووی بانگشت بکرێت بۆ ئەوەی چۆن خوێندکار چەنە پێویستی بەوە هەیە کە زانست وەربگری ئەوەش هەندێک جار پێویستی بە هەندێک کاری تر هەیە کە پێویستە ئەنجامی بدات بۆ نمونە ئێمە لە مانگی لە سیسەیە ئێمە فستیڤالێکی کەلتوری و هوەری و زانستیمان بەدەستێک و زانکۆی هەڵەبجە ینی بە هەندێک جار هۆڵێکی ئۆتۆمان نییە لە کتێبخانەکانە هەندێک لە کتێبخانی زانکۆیە هەندێک چالاکی ئەنجام بدەین لە هەموو هەڵەبجە یەک هۆڵ هەبوو ئەو هۆڵەیە کە هۆڵی بۆنەکانە کە بەرامبەر بە بەڕێبەرایەتی پەروەردەی پارێزگای هەڵەبجەیە سێ ئەوش لە بۆی بەهۆی ئەو بەفرەوە کەباری داڕماویژ ینی سێرەکەی ئەگە بۆن و ئەم شارانی پێویستی بە بمانەوێت لایەنی هوەری ڕۆشنبیری چونکە ئەمە پەیوەندی بە چینی خوێندکارەوە هەیە ئەم شارە سین کتێبخانێکی گشتیتیانیانی کتێبخانی گشتیە بە زۆرە سەردانی کتێبخانەکەی بزانانی و کتێبانە ئایا لەکوایە شوێنەکەی ینی ئەو کتێبخانە ئایا شوێنی دانیشتنیەکە ئایا ئەو کتێبخانە ژینگەیەکی لەبارە بۆ ئەوی خوێندکار ڕووی تێبکات و کتێبخانەیە دابنیشانی بەڕاستی ئەم ڕاستە ناوەکەی تەنها ئەتوانم بڵێم بەس ئەوتی لە پارێزگا بەداخی شەویژات هەندێک جار ئەوترێ گینا لە حکوومەتی مرکزی وەکو حکوومەتی بەغا لە حکوومەتی هەرێمی خۆشمانەوە لە بودجەیە لە هەندێک لایانی تری حکومیاوک و پارێزگا مامەڵی لەگەڵان ناکرێت بۆیە بەڕاستی خەڵکی ئەم شارک و من ئاماژەم پێداوەیە کە خوێندکارانی ئەم شارە بەتایبەتی خوێندکارانی زانکۆی هەڵەبجە پێویستی بەوە هەیە کە هۆڵێک بکرێتەوە هۆڵێکی ڕۆشنبیری خۆی هەبێ هۆڵێکی هوەری خۆی هەبێەوە لە هەمان کاتا پێویستە زانکۆکیشی لە ئاستێکا بێ ئاستی زانکۆکانی تری هەرێمی کوردستان نابێ بۆ نوەکو زانکۆی سلێمانیەوە بەسپاسەوە گەر منە زۆر بەسپاسەوە بن خم لە جوگە لە زانکۆکەیان وەکو هاوڵاتێک بەسپاسەوە گەر بەڕێز پاڤێڵ جەلال تاالبانی نەبووە ئێستا خوێندکارەکانی مەتایسەژێن توانین دەوام بکەن چونکە بەشە ناوخۆیەکان لە ئاستی ئەو پێویستیان نەبووە کە بتوانن داوامی تیاکەن بە تایبەتی بەشی ناوخۆی کوڕانمان ئەنەوەرە ئێستا سەردانەکەی هیچ پێشتر پێش ئەوەی تەعمیر بکرێتەوە کە ئەو بڕەپاری کە لەلایەن بەسپاسەوە لەلایەن کاک پاڤێڵەوە دابین کرا بۆ بنیادناوە یاخۆ بۆ سەر لە نوێ ئەو پرۆژەیە هیچ ژینگەیەکی لەبار نییە بۆی خوێندکارتیا بژی بەڵام ئێستا توانم بڵێم باشتر لە چاو پێشوترا باش من لەگەڵ ئەوەی کە جناب باسی لەو کرد کە هاوکاریەکانی پاڤڵ جەلال تاالبانی و هەروە
کاکسنووریش پرسیارێکم ڕاستە کرد و وابەستە بەوە کە خاتوشاناس هاوکاری نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشخانەی گشتی هەڵەبجەی کردووە. کاک ڕزگار بۆچی ئەو هاوکاریانە ئەو خزمەت گوزاریانە ئەو پێداویستانی کە لەناو هەڵەبجەیە حکومت دابینی ناکا بۆچی دەبێت حیزبێک بێت دەبێت هاوکاریەکە لەسەر ئاستی حیزبی بێت بۆچی هەڵەبجە هێندە پژوێ خراوە لەلایەن حکومەتەوە؟ بەڵێ بەداخەوە وە گوتم ئەگەڕێمە بۆ ڕستەی کەوتم هەڵەبجە ئێستا ناوەکەی لە ڕووی ئیداری و گەورەیە ناوی پارێزگایە بە دەر لە باگراوندەکەی کەیەتی ئەزانین کە چ تەسحێکیاوە هەر بۆ نمونام دوو بەڕێزەی کە لێ دانیشتون ئەو لە وەسەتی تەندروستی و مامۆساریانش لە وەسەتی زانکۆ ئەم دوو دەستگا گەورەیە بەڕێوەبەراتی گشتیە تەندروستی زانکۆش کەواتە فشارێکی گەورەی ئەو نەخۆش لە سنوورەکە و ئەمیش خوێندکار لەسەرێتی ئەو بودجە و ئیمکانەتی کە خراوەتە بەردەم تەندروستی و زانکۆش ئەوەی کە حکومت بودجەی تەشغیلی و بەردەست و ئەمانە لەو ئاستانێ لە ئاستی ئەو حەجمی هەیکەلە ئیداری ئەمانانیە ئەمە بکە بە قیاس بۆ هەموو بەڕێوەبەراتەکانی کە و دایرەکانی کەش ئەمە بۆ خۆی گرفتەکە لێرەوە دەست پێکە بۆیە بەڕاستی ئەوە کە جێگای دڵخۆشیە کە بەس نییە کە حیزبی جارجارە توانێت بارێک ڕاست بکاتەوە بۆ ئەم ئەسسانەی هەڵ بەڵام خۆی لە ئەسڵە ئەرکەکەی حکومەتە بێگومان هەتا زۆر جار خەڵک بەداخەوە هەرێک کەس ئەمە بە تەداخولدا ئەنێ کە لە کاتێکا خزمەتێکە شوێنەگرێ هەموو کەس دەزانێت گەنجێکی 15 ساڵ بگرێ زانێت کە ئەمە ئەرکی حکومەتی هێرێن. باشە ئێوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چیتان بۆ هەڵەبجە بۆ هاوڵاتیانی هەڵەبجە کردووە ئەو لۆبیانە چی بۆ کە کردوتانە بۆ حکومەت و بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەوڕ جدی لە هەڵەبجە بدرێتەوە هاوکاریەکان لەسەر ئاستی حیزبی نەبێ وەک عەرزم کردن ئێمە لە 15ەوە بە فەرمی بەپی یاسا بەپی ئەو سێبڕاری کە بۆ هەڵەبجە دەرچووە ئێمە بابڵێن نوێنەرەکانی هەڵەبجە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستمان بەسراوە کە بە فەرمی لە کاروباری ئیداری هەڵەبجە تەداخول نەکەین هەر بۆ نمونە ئەم ساڵ لە ساڵی ڕابردوو هەردوو ناحی بازیان حاجیاوە لە سنووری ئیداری ڕاپەڕین دەنگمان لەسەردا لە ئەنجومەنی پارێزگا ببێتە قەزا خۆشبەختانە بازیان مەرسومی هەرێمی بۆ دەرچووە حاجیاوەش مەرسومەکە لەم ڕۆژان دەرچەوە ئەبری وەزارەتی ناوخۆی بۆ دەرچووە باش خورماڵ لە 1934 ناحی گوڵعومەر بووە ناحەیەکی دێرینێکە لە ناحی زۆر دێرینەکانی ئەم ئینە ناحەیەکی مێژووی لەم سنوورە جگەی لەوەی کە شارۆچکەیەک باڵ ناحەیەکی زۆر بابڵ استراتیجیە لە بەروی لە پاڵ ئەحماداوایەکێکە لە هاوینە هەوارە گرنگەکانی کوردستان و عێراقش بەداخەوە من ئێستا نەمتوانێت لە ئەنجومەنی پارێزگا بیخەمە دەنگدانەوە بۆ چکە بۆ مانێتە تەداخول لە کاروباری هەڵەبجە بکەین لەسەر داوای پارێزگای هەڵەبجە لە 2015 ئێوە نوێنەری هەڵەبجەنین بەڵێ نوێنەری هەڵەبجە بووین بەڵام وە گوتم بڕیار بۆ ئەنجومەنی پارێزگای بۆ دروست بکە ئەم بڕیارە کە دەرچوو وە بە دروست نەکرا هەم دەستی ئێمەی بڕیلەوەی کە خزمەتی زیاتری هەڵەبجە بکەین هەم دروستیش نەکرا ئەمە لێرە دیسان خەڵکی هەڵەبجە زەرەری کردو بەڵام دوجار ئێمە کارێکی گرنگ ئەوەی کردێتمان لەم چەند مانگی ڕابردوو کۆبنەوەیەکی نائاساییمان ئەنجامدا وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بڕیارماندا بە کۆی دەنگ کە کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە جایی کە ڕوبەڕووی بەغدامان کردەوە بە چاودێری حکومەتی هێرێم کە داوامان لە حکومەتی مرکزی کردووە تکایە ڕێکارە یاسایی ئیدارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکە ئێستا ساڵی پار بۆ نمونە فۆرمی خۆراک بۆ یەکەم جار لە مێژووی عێراق بە ناوی هەڵەبجەوە تۆمار کراوە ئێستا هاوڵاتی هەڵەبجە فۆرمی خۆراکێکی لە 21ەوە وشەی هەڵەبجەی لەسەر نووسا ئەمە بۆ خۆی دڵنیایەک و دڵنەوەیەکە بۆ پاژماوەی کیمیابەرانی هەڵەبجە وەکو محافظەی نۆزدەم بەڵام ڕێکارەکانی کە تەواو نەبووە هەر بۆ نمونە بەداخەوە لەم 3-4 ساڵی ڕابردوو 2 میلیارد دینار ئەم بەڕێزانە زانن حکومەتی مرکزی بڕیاریدا بینێرێ بۆ هەڵەبجە بۆ خەدەمات بەداخەوە بڕیارەکە بەزارێکیدا بەڵام بە فعلی بەکردار جێبەجێ نەکران لێرە واتە هەڵەبجە لە بەردەم ئەم بەرداشی حکومەتی هێرێم کە ناوی پارێزگایە و بە پێویست نەیکردووە خزمەتی پێویستی تەواو نەکردووە بۆ بەرداشتەوەش کە نەبووتە محافظەش عێراق ئاوری لێباتەوە لەم بینە هەڵەبجە زیانی زۆری باشە کاروبارەکانی تەندروستی ئەگەڕێتەوە لای ئێوە ئاگدارن کە لە تەندروستی هەڵەبجەدا گرفتێک کێشەیەک ئێمەکوانێ بە نالیژنی کاروباری تەندروستی تەنها ڕقیبە بەسەر پارێزگای سلێمانی مؤسسەکانی پارێزگای سلێمانی لەگەڵ هەردوو ئیداری ڕاپەڕین گەرمێن هیچ پەیوەندی بە ئێرەوەنی وەگوتم ئێمە بۆمان نییە چاودێری ئیداری و دارایی سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە بکەین باش کاک سنوور بۆچی زۆر جار ڕخنە لە تەندروستی هەڵەبجە زۆر دەگیرێت هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە دیوێکی تری هەیە دەڵێن کە بە بەردەوامی تەندروستی هەڵەبجە دەرگای واڵایە بۆ ڕۆژنامە نووسان بۆ بە دوواداچوون لە ئیش و کارەکانیان یاخود هۆکارەکەی ئەوەیە فعلەن کەم و کوتێکی زۆر لە تەندروستی هەڵەبجەیە هەیە بەڵێ وەکو کاکڕزار ئاماژەی پێیا تەندروستی هەڵەبجە ڕاستە بۆ ڕێبەرایەتێکی گشتی تەندروستیە هاوشانی پارێزگای سلێمانی بەڵام
کۆمەڵێک کێشە و مەشاکیلی زۆر تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجەیە کە نەکراوە یەکێک لەوانە ئێمە لە میلاکی پزیشکا میلاکی پێویستمان نییە کۆمەڵێک برانجەیە کۆمەڵێک بەشەیە وەکو بۆنمونە پزیشکی مێشک و دەمار لە پارێزگای هەڵەبجە نییە هەر حادیسەیەک ڕووباگە پێویستی بە پزیشکی مێشک و دەمار هەبێ لەبەرەوەی عەدەدیان زۆر کەمە ئەبێ ناچار ئێمە ڕەوانەی پارێزگای سلێمانیان دەکەین لە پارێزگای هەڵەبجە ئێمە سنتەری قەسەرە و باڵۆنمان نییە ئەو ئامێرە پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە کە ئێمە ئامادەکاریمان بۆ کردووە لە ڕێ ڕێکخراوێکەوە بیناکەمان دروست کردووە بە هەوڵی پارێزگای هەڵەبجە و تەندروستی هەڵەبجە بەڵام تا ئێستا تەجیز نەکراوە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەبەرەوە هەر وڵاتێک پێویستی بە قەسەرە بێ دووبارە سەردانی پارێزگای سلێمانی بکە ئەمە بۆ کۆمەڵێک بەشی تریژ بۆ لە پارێزگای هەڵەبجە تا ئێستا سنتەرێکی مۆمۆگرافیتیان نیە بۆ خانمان ئەبێ سەرجەم خانمان ئەبێ سەردانی پارێزگای سلێمانی بکەن لە کاتێک ئێمە خۆمان دەرخستە و پرۆپۆزەلی تەواومان دابین کردووە دراوە بە وەزارەتی تەندروستی بەسکراوەتەوە بۆ ئەنجمەنی وەزیران بەداخەوە تاکو ێستا ڕەزامەندی لەسەر نەدراوە لەگەڵ چەندین کەم و کوڕیتر لە بەشەکانە لەوانە ئێمە لە پارێزگای هەڵەبجە پێویستمان بە دامەزراندن هەیە کە کۆمەڵێکی زۆر لە دەرچووی دانەمەزراوی بەش تەندروستیەکانمان هەیە لە مسنونەتە ئێستا دانەمەزراون پێویستە دامەزراندنیان بۆ بکرێت بۆ تاکو ئێستا پارێزگای هەڵەبجە ساڵانە کە پزیشک تەوزیعەکرێت لە سلێمانیەوە پزیشک بۆ هەڵەبجە ڕەوانە ئەکرێت ئەو کۆمەڵە پزیشکەشی کەیت بۆ پارێزگای هەڵەبجە بەشی ئەو چەند نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیانە کاکە ئێستا لە بەردەستمانایە بۆچی لە سلێمانیەوە ڕەواناگرێت لەناو پارێزگای هەڵەبجە پزیشکی پسپۆر نییە پزیشکی پسپۆریان وەرگرت بێ پزیشکی پسپۆرمان نییە خۆ سەرجەم کێشەکانەگرێتەوە بۆ کۆتا جارنەبوونی کۆلێژی پزیشکی لە پارێزگای هەڵەبجە کە ئەو پەیوەندی مامۆستا ئاریان لەوانەیە باشتر بزانێت ئەگەر بێت و پارێزگای هەڵەبجە بێتە خاوەنی کۆلێژێکی پزیشکی سەر بەخۆی خۆی ساڵانە کۆمەڵێک تەلەبە خوێندکار کە لەوێەوە تەخەڕوجەکەن کە دابەشەکرێن بەپێی دابشکردنەکان ڕێژەی زۆری بەر پارێزگای هەڵەبجەکەوێ بەڵام ئێستا بە حکمەوەی کە ئێمە لێرە لە کۆلێژی پزیشکیمان نییە و ئەو پزیشکانەی تر لە زانکۆکانی سلێمانی و هەولێر و کە بەداخەوە گەرمیان پیرۆزیان بێ خاوەنی کۆلێژی پزیشکین بەڵام پارێزگایکی وەکوڵەتە تا ئێستا ئەو بەشەی تێدا نەکراوەتەوە ئامادەکاری وەکو تەندروستی کردومانە ئەو کۆمەڵە پزیشکی کە لەسەر شانی ئێمە بوو ڕەوانەی گواستنەوەی میلاشیان بۆ کراوە بۆ سەر خوێندنی باڵا بۆەوەی کە ئێمە ئەو پزیشکانەمان بۆیە نردووە بۆی کۆلێژی پزیشکی بکرێتەوە بەڵامەوە بۆ ماوەی 2 ساڵەتی پزیشکانە شتونەتەوە تا ئێستا بەداخەوە و کۆلێژی پزیشکی نەکراوەتەوە بە تەواوبوونی کۆلێژی پزیشکی لە پارێزگای هەڵەبجە و تەخەڕوجکردنی ئەو خوێندکارانە کۆمەڵێک پزیشکی باش بۆ پارێزگای هەڵەبجە دابی نەکرێ بەڵامەوەی کە لە ئێستادا هەیە لە مقیم لە بەشەکانی تر لە پزیشکی ئیخسایی لە پزیشکە پسپۆڕەکانی تر زۆربەی زۆریان لە پارێزگای سلێمانیەوە ساڵ ئەنێرن بۆ هەڵەبجە لێرە ماوەی 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵەمێنەوە و دووبارەگەڕنەوە بۆ سلێمانی بۆ لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک نەخۆشخانەی تایبەتمان نییە ینی کۆمەڵێک بەشی گرنگمان نیە بۆی ئەو پزیشکانە لێرە بتوانن درێژە بە خوێندنی خۆیان بن خۆتان زان پزیشک پێویستی بە خوێندنەوە هەیە مقیمێک لێرە پێویستی بەوەیە بەشەکانی تری پزیشکی ببڕێ بۆی تا پزیشکی پسپۆر تا ئێستا ژێرخانێکی ئەوتۆمان نییە لە پارێزگای هەڵەبجە کە بتوانێت ئەو کۆمەڵە پزیشکە لێرە بەردەوامی بە ئیشوکاری خۆیان بن و وەکو پزیشکی پسپۆر لە پارێزگای هەڵەبجە بمێنەوە باشە کاگاریان بەر لەوەی دواتر ینی بەروی بڕۆمەلای کاگاریان پرسیاری ئەوم کرد کە ئایا لە نەخۆشخانەی تایبەت بە بەرکەوتوانی چەکی کیمیایی بەشی تایبەت بە منداڵان هەیە چونکە زۆر جار ئەو نەخۆشیانی کە بە تایبەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی هەیە نەخۆشی مزمینن و بۆ ماوەیشن ئەم بەشە هەیە لە ناو نەخۆشخانەکە بەڵێ ئێمە وەکو پێشترا باشم پێیان ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی دەستگایەک هەبوو کە دەستگایەکی ئەڵمانیە دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ بەشێکی ئەو نەخۆشخانەی ئەوان دەبێن بڕێەوە بڵێ بەشێکی تایە کە تایبەت و بۆ مناڵان لەوێ ئەو مناڵانی کە پێویستیان بە چارەسەری دەرونی هەبوو و پێویستیان بە عیلاج تەبیعی هەبوو لە ناو نەخۆشخانەکە بە سوپاسەوە لایەن ئەوان و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەوە سەرپەرشتی دەکرا و چارەسەری پێویست بۆ ئەو نەخۆشخانە کرا بەڵام ئەمە ئاماژە بۆم کە بەرکەوتوانی چەکی کیمیایی بەداخەوە ینی ناگەینە ئەوەی کە بڵێن ئەم نەخۆشە بە مانگێک 2 مانگ 3 مانگ چارەسەری بۆ بکەین و نەجاتی بە لەم نەخۆشیە لەبەرەوە نەخۆشیەکی درێژخایەنە من یەک نمونەی بچووک بێنمەوە بەرکەوتێکی چەکی کیمیایی کە شەڕ لەگەڵ ژیان ناکا بۆی هەوایەکی پاک هەڵمژێ توانای نییە سیەکانی توانای نییە مانگانە پێویستی بە 2 پەمە بێ و 2 پەمە بەلایانی کەمەوە 75,000 تێچێ بۆ یەک نەخۆش بۆ ئێمە کە بەکاری بێنین لە ڕووی بجەوە بۆیان دابین بکەین لەبەرەوە کۆمەڵێک دەرمان هەیە بە تایبەتی دەرمانی ئەوانەی کە بۆ هەناسە پێویستن ئێمە لە ڕێی ڕێکخراوەکانەوە ئەو بودجەیەشی کە لەبەر دەستمانەیە وەکو حکوومەت بەداخەوە دەرمانەکە بودجەکە هەیە
بەس تۆ پارەکەت نادنێ لە بانک کۆمپانیاکەش ئامادەنیە دابینیکە کەواتە کوای نەبێت دیارە ئەو هەمانەوە گرفتەیە کە کۆمپانیەکانی تایبەت بە دابینکردنی دەرمان لە ماوەکانی ڕابردووە لە سلێمانی مانگرتنیان لەسەرم بابەتە کردبوو کاگاریان دواتر هەوڵ دەدەم دواوتەی هەمووتان لە کۆتایی بەرنامەکەی وەربگرمەوە ماوەساریان جەنابەت حکومیەوەی لەناو زانکۆیت و زیاتر لەگەڵ چینی گەنجانیت گەنجانی هەڵەبجە ئەگەر ئێستا بێنە بەردەم کامێراکان داوای خزمەتگوزاری بکەن داوای پێداویستی بکەن لە چی هەڵەبجە رازین لە چی هەڵەبجە ناڕازین و گەنجانی هەڵەبجە تا چەند شارەزای ئەو مێژوە تراژیدیان کە بەسەر هەڵەبجە داهاتوە وەڵام من حەزەکەم لێرەوە بڵێم کە ئەگەر گەنجانی ئەم شارە بێنە بەردەم کامێرەکانیان بەرامبەر هەر بە پرسیگی حکوومەت قسەی خۆیان هەبێ سەرەتا باسیەوە کەن کە پێویستە هەلی کاریان هەبێ چونکە ئەم شارە بەڕاستیەگە سیریکەن هیچ پرۆژەیەک حکوومەت هیچ پرۆژێکی نەکردێتەوە کە لە ئایندەیە هەلی کار بۆ گەنجان دابینکە بۆی سیرەکەی وایە مەوای کردو کە ڕێژێکی زۆر دەتوانم بڵم لە گەنجەکانمان بەشتیکەوە خەریکن وە لە هەمان کاتیشا زۆربەی زۆری ئەو ماڵانەی کە لێرە گەنجەکانیان یاخود خاوەنی مناڵ هەمویان ڕویان کردو سلێمانی لێوێ نیشتەجێ بوون کاکدۆر ئاماژەی بە شتێکدا کە بۆەوەی کە لە دەروی هەڵەبجە ئەمە دکتۆر دێن لە کاتێکا بگەڕێنەوە هەڵەبجە خۆی خاوەنی شارێک بۆ خاوەنی لە ڕووی ئەدەب و ڕۆشنبیرێک لە شارە هەرە پێشکەوتوەکان بۆ لەگەلە بەڵام ئێستا گەر سێری ئەم شارەکەی ئەوانەی کە لە بواری ئەدەب و هونەرویان و خود بڵین خاوەنی بڕوانامەکان هەمووی ئەم شاریان بەجێ هێشتۆ ڕۆشتون بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان لە کاتێکا پرسیارەکەەوەی ئایا خۆیان پێیان خۆش نییە خزمەتی ئەم شارەکە نەخێرە خۆوانش گەنجی ئەم شارە بوون بەڕاستی بەڵام گەنجی ئەم شارە لە ئێستا وەکوتم پێویستی بە هەلی کارە چووەگە سێریکەین ئەم پارێزگایەکی گەشت و گوزاریە ئەگە سێریکەین هیچ پرۆژێکی گەشت و گوزاری لەم شارەیە نەکراوەتەوە بۆ ئەوەی یاخود گرنگی پێ نەدراوە لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی هەلی کار بۆ گەنجەکانمان دابینکە لە هەمان کاتا ئێمە گەنجانێکی زۆرمان هەیە کە بە شانەوە خەریکن گەنجانێکی زۆرمان هەیە بە هوەرەوە سەرقاڵن گەنجانێکی زۆرمان هەیە کە توانم بڵێم بە کاری تر بەڵام تا ئێستا هیچ شوێنێک نییە کە بتوانن لەوێ بتوانن تواناکانی خۆیان تیا بدۆزنەوە بۆ سیرەکەی ناچارە بن ڕۆکە نەشاریان وڵات بەجێڵم بەڕاستیەچن بەرەوە هاندەرانیان ئەوە تا ڕۆکە نەشارەکانی تری هەرێمی کوردستان بۆیە لەبەرەوە ئاماژەم پێدا نە سنتەرێکی وەرزشی تایە جاران ئەگە بگەڕێنەوە بۆ ساڵی نەوەدەکان ئەم شارە لە ڕووی وەرزشەوە یەک بوو لە هەرە شارە پێشکەوتەکان کە مامەسەرزگا خۆی یەک بۆ لە وەرزشکارەکانی ئەم شارە گە سیرێکین بەڵام ئێستا سیرێکە هەڵەبجە لە وەکو نادی هەڵەبجەمان هەبووە سیرێکی ئێستا نادی هەڵەبجە لە چاو نادیەکانی کا لە دوای بۆ بەمووی بێ بودجەی و ئاوڕنەدانەوە لە حکوومەت ئاوڕنەدانەوە لەم شارە بۆ لەبەرەوەی کۆمەڵگایەکی وەرزشیمان نییە شوێنێکمانی هوەریمان نییە شوێنێکمانە کە گەنجام بتوان توانەکانی خوانتیا دۆست لە پاژەوەی ئەو هەمان و پرسیارێکی لە کاکرزگارم کرد لە پاژەوەی کە هەڵەبجە بوو بە پارێزگا چی لە دۆخی هاوڵاتیان گۆڕا ئەتوان بڵمیش نەگۆڕاتە ناوکو مامەسەرزگاوتی لە ڕووی معنەویەوە ئەگە ناگەمە بینە سەرەوەی کە پارێزگا ئایا پارێزگای هەڵەبجە بەراوردکەین بە پارێزگای هەڵەبجە بەراوردکەین بە پارێزگای سلێمانی ڕاست ئەوان پێشتر بە پارێزگای هەولێریان بە پارێزگای دهۆک ئایا بە تایبەتی ئەگەر ئێمە پارێزگای هەڵەبجە بە دووەک بەراوردکەین چەندێکی بەراوردەکە زۆرە ینی ناتوانم بڵم ئێمە ڕێگەوبانەکەمان ناو شاری هەڵەبجە ڕێگەوبانێکی ئۆتۆمان ئێوەکو پێوت پارێزگا پێویستی بە لایانی ڕۆشنبیریە گرنگی پێ بدرێت پارێزگا پێویستی بە لایانی وەرزشیە گرنگی پێ بدرێت پارێزگا پێویستی بەلانی تەندروستیە گرنگی پێ بدرێت پارێزگا پێویستە بەوەی کە بودجەی خۆی هەبێ ئەنجومەنی خۆی هەبێ پێویستە پارێزگا مامەسەرزگار باسی کرد پارێزگا پێویستە لیژنەی چاودێری هەبێ ئەنی ڕقابە هەبێ بەسەر بەڕێوەبەرایەتی گشتیەکانەوە بەسەر شوێنەکانی تری حکوومەتەوە تا ئێستا ئەنجومەنێک نییە وکو بە مامەسەرزگار باسی کرد ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە چاودێر بێ بەسەر ئەو بودجەی کە دێتە سلێمانی ئەو بودجەی کە دەست دەکەوێت لە شوێنە لە خاڵە سنووریەکانمان کە کاتێک ئێمە خۆمان خاوەنی خاڵێکی سنووری شوێنێکی گەشت و گوزاریمانە بەڕاستی تا ئێستا ئێمە ئەو نەبوونی و ئەنجومەنە بەڕاستی وکو مامەسەرزگار بە ئاماژی پێتا کە بەداخەوە بەهۆی ململانە سیاسیەکان و لایەنێکی سیاسی ئەتر بە مامەسەرزگار باشتر لەوە ورتر ئەزانێ دروست نەبووە تر ئەوان بەڕاستی بۆچی خەڵکیم شارە بێتە قوربانیەوە ئەنی بۆچی بێتە قوربانی ئەمە باشە مامەسەرزگار سەبارەت بۆی کە ئەم لیژنانی کە جەنابەت و مامسارامی باسییان کرد مامساریانیش باسییان کرد ئەم لیژنەیە بۆ پێکێن ناهێنرێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆڵی چییە لە کەمکردنەوەی وعاناتی هەڵەبجەیە و نوێنەرەکانی هەڵەبجێش لەو ئەنجومەنە ئێمە ئەوەی کە لە توانامانە بوو کردومانە بۆ هەڵەبجە کە ئەڵم ئێمە ئێستا تەداخلی ئیداری و وەکو چاودێری ئیداری و دارایی کە لە یاساکەمانە ئەڵێ
بۆ سەر موسسەکانی هەڵەبجە ناتوانین بکەین ئەمە ناتوانین بەڵام هەروەکو تریش بەپێی توانە چ بۆ پرۆژە بێت چ بۆ هاوکاری دام و دەستگاکان بێ ئەوی بەپێی توانە بێت کردومانە بەداخەوە من ئەمە لێرا شتێک بڵێم هێوی خان بۆی کە باسی دوسێ جار لەسەرەوە جەختی کردەوە کەچی لە پارێزگا گۆڕا من لێرە داوا لە حکوومەتی هەرێمەکەم شتێکەیە بودجەکەشی زۆر نییەوە چەند ساڵێکیشە لێ ئەعلام لە بیر حکوومەت و سوۆسیال میدیا ئەمانە چۆتەوە لە ناو هەڵەبجەیەکی لەو شتانەی کە ڕۆژانە زامی دڵی خەڵکی هەڵەبجە کولێنێتەوە بەم جی لە تازانەشەوە کە پرسیارەکەن مناڵ کە پێ ئەگامجی لە تازانە مێر مناڵەکان لە هەڵەبجە نزیکەی 1000 کەلاوە ماوە ئەم کەلاوەیە ئاسەواری کیمیاباران و شەڕی عێراقێرانە لە هەڵەبجە ئەم نزیکە 1000 کەلاوە داوا ئەەکەم لە حکوومەتی هەرێم چەند ساڵێکە باوی سینەماوە لە 2008 بۆ حکوومەت هێرم بە بودجەیەکی کەم هەر ماڵی دەفتەرێکی پێدا بۆ زەمانە خەڵک بە گیرفانی خۆشی هەنێکی ئاوادان کرایەوە ئەمە زارکەلاوە من حسابم کردو ئەگەر بە معدەلی سەیری بکەین نیوەی کرێکی بێ و نیوەی خانووی هەبێ ئەوەی کە کرێچیە کەواتە 500 کەس لە کرێچێتی ڕزگارە بێت کە خەڵکی هەڵەبجە 500 خێزان کەواتە دەخلی 500 خێزان باش بوو 500ەکەی کەشی حسابکەین خانووی خۆیە دیسان 500 خانۆکەی کە بۆ ڕاستە بێتەوە بۆی دروستەکرێتەوە ئەیدا بکرێ کەواتە دەخلی 500 خێزانەکە کەش زیاد بوو ئەمە زۆر گرنگە حکوومەت یاریێم هەر بیر خۆی بردوێتەوە ڕۆژاناتوانن ئەمە بە نووسرا و ئاراستی حکوومەتکەن لێرەم داوا کراوە من لێرەش بۆیە لە ئەعلام لێم ئەمڕۆ لە ماوەی ئەم دەڕۆژە ئەمە چوارە میدیای من قسەی تیاکەم داواکارم وەکو ئەندامی چەند جوێنی پارێزگا کە دەنگەکانم لا هەڵەبجە بۆ خەڵکی هەڵەبجەن دەنگی پێداوم ئەمە حسابم کردووە فیخان ئەم کەلاوانە هەر کەلاوەیەک 20,000 دلاری بۆ تەرخان کا حکوومەت هێرم لە ئێستادا 20,000 بۆ 1000 کەلاوە ئەکاتە 20 میلیۆن دلار واتە 30 میلیارد دینار 30 میلیارد دینار بەداخەوە ئیلم بودجێکەوە نەزە بەلاحنێ بۆ حکوومەت نیکا یعنی خەڵکی هەڵەبجە جیاواز لە هەموو شارەکان گەنج هەڵەبجە جیاواز لە هەموو شارەکان ئەم عاناتەیە ڕۆژانە بەناو ئاسەواری کەلاوەکان کە کەلاوەکە بینی ئەڵێن فلان کەلاوە ئەوەیە کە 67 شەهید لە ژێر زەمینەکەیا بوو ئەمەوەیە کە ڕووخا بەسەر فلان خێزانە ئەمە ڕۆژانە وەکو سیناریۆی فیلم لە گوێمان و لە زیهنمانە دووبارە ئەبێتەوە ئەمەی ڕاست کردەوە کاتە داهاتی 1000 خێزانجۆ کوتم بەرزە بێتەوە ئەوەی مامۆستا ئەوانە من لە ئێسەوە خەمی چیمە ئەگەر شوێنی تەرفیهی ئەگەر باخچە ئەگەر یانە کۆمەڵایەتەکان بۆ گەنجانیش دروست بکرێ وەکوتم دەخلی فەردی هەڵەبجە کزە کە کەس بوو گەنجەکە پارەی پێ نەبچێت بۆ مەسبەح هەر بە نمونە پێتەڵم دوو مەسبەحەی لە هەڵەبجە ئالیە پرسیارم کردەوە خۆشم دیومە کە چوم شەی وایڵە سێ کەس دێ بۆ مەسبەح سێ گەنج خەڵک 5,000 مەسبەحەکەی پێ نییە لەبەر هەڵەبجە شوێنێکی چەپەک و داخراوە ئەبێ حکوومەتێن پێشە موشتێک کە ئەڵێن مەرزی سازان و پردی تۆقوت و تەنگی سەی محەمە و ئەبێ ژێرخانی ئابووری هەڵەبجە بوو ژێرێتەوە بۆی گەنجی هەڵەبجە ئەمە و گەنجە جوانە تۆ ئەبینی ناڵێن هیچیان زیاترن لە گەنجی شارەکانی کە چونکە زۆربەی شارەکانی کوردستان تەسەنا بەڵام هەند گەنجی هەڵەبجە نازی زیاترێ لە گەنجی هەموو شارەکان بەسەر حکوومەت وە دڵنیاش دەکەمەوە گەنجی هەڵەبجە خاڵیترین گیرفان گەنجی هەڵەبجەیەتی لە هەرێمی کوردستانە کە ناتوانێ من خەمیەوەمە لە ئێستا ئەگەر سبینێ شوێنی تەرفی شەبیوانە ئەو دوخولەکەی کەیەتی پێی بچێتە ژوورەوە بەداخەوە کە ئەمانەی کەسێ ئەمە باسمان کرد لە هەر شتێکتان لە بوارە جیاوازەکانە بێکوانە گەر بوارەکانی دیکەش و سێکتەرەکانی دیکەش بێنین بە هەمان شێوە ئەم گرفتیان هەیە هەڵەبجە خەریکە دەبێتە قوربانی بەرژەوەندی یاخود دەبێتە قوربانی حیزبایەتی ئەوەی کە حیزب بۆ یەکە حکومت بۆی ناکات لە کاتێکا کابوو لەسەر ئاسی باڵا حکومت هاوکاریکە من دوا دەرفت یەکی خولێک یەکتانێمێ دواوتی خۆتان بڵێن بە حکومەوەی کە کاتی بەرنامەکەم نەماوە کاک سنوور فەرموو هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان چیدی بەرکەوتوانی چی کیمیایی چاوەڕێنەکە لەبەرەوەی کۆمەڵێک بەرکەوتوچی کیمیایی هەیە لە ئێستادا پێویستیان بە چوونە دەرەوەی وڵات هەیە بۆەوەی زەرعی قەرنێ چاویان بۆ بکرێت هیوادارم ساڵانە ئێمە ئەم هیوایە خوازین کە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چی کیمیایی بە بۆ بەرکەوتوانی چی کیمیایی دابین کا بۆەوەی چارەسەری خێرایان بۆ بکرێت و ئەوەی کە پێویستە ئاماژەی پێ بەم دۆسیە بەرکەوتوانی چی کیمیایی تا ئەم دقیقە ئێمە قسەکەین تەسلیم بە وەزارەتی تەندروستی و بڕەوەراتی گشتی تەندروستی هەڵەبجە نەکراوە لای وەزارەتی شەهیدان ماوە هیوادارین کە ئەو لیژنەیە قرار بوو پێک بێنرێ بۆ بەرکەوتوانی چی کیمیایی بە زووترین کات پێک بێنرێ بۆی ئەوانەی کە مستحقن و تا ئێستا سودمەند دەبوون لە حکوومەت سودمەند بن ئەوانەیشی کە بە نامستحق ساڵەکانی ڕابردوو کراون بە بەرکەوتوی چی کیمیایی دوور بخرێنەوە لەو بابەتە هیوادارین مامسارە ئاریان بۆ من جارێ ناوەکەت پێم وایە بەغڵ لەگەڵ مامۆستا ئاریان فەرموو هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان تەنها پارێزگای هەڵەبجە بەناو نەبێت و ئاوڕی جدی لێ بداتەوە لە ئەوەی کە لە ئەست پارێزگا بوونی خۆیان پرۆژەکان جێبەجێ بکاتەوە ئەو پرۆژانەی کە لەم شارەیە تاون نەبوون
هیوادارم تاوا بکرێت بەتایبەتی پرۆژێ و خانوانی کە خانووی شەهیدانی کیمیابارانە کە پێویستە تا ئێستا هەروە بە بێناز ماونەتەوە هیوادارم ئەو پرۆژەیە تەواو بکرێت بۆ ئەوەی وەکو مامۆستا ڕزگار ئاماژی پێدا هیچ دەبێ ئەو هاوڵاتیانی کە لە کرێچیی ڕزگاریان ببێەوە لە هەمان کاتە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاور لە گەنجی ئەم شارە بداتەوە بتوانێت هەلی کاریان بۆ دابیم کات بۆ ئەوەی ڕۆحی قوربانیەکانی ئەم شارە ئاسوود دەبێت. زۆر سپاس بەڵێ کاکڕزگار. دووتم ئەمە لێرە داوایکی لە حکوومەتی هەرێم بکەم دوو داواکاریە یەکەم داواکارم لێی وەبەرهێنەکان کە ئێستاوانەی دەسەڵاتیان زۆرە لە هەر شوێنێک پرۆژەیەکی وەبەرهێنانی زەبەلا ئەکەن وەکوتم هەڵەبجە خەڵکی هەڵەبجە نازی زۆرە بەسەر هەم حکوومەت هەموو هەرێمی کوردستان ئیجباریان بکە لەگەڵ وەمە شتێکی داوایەکی یاساییشە ئیجباریان بکە لەگەڵ ئەو پرۆژە ئەو مەعمەلە ئەو پرۆژە گەورەیەکە یەکا پرۆژێکی بچووکیش هەڵەبجە بە هەدیە بکە دوو لە هەڵەبجە بە حکمی بوون بە پارێزگا لە ڕووی ئیداریۆ لە ماوەی ئەم 3-4 ساڵە دەیان بەڕێوەبەراتی گشتی ئیسحداز کراوە دروست کراوە زۆربیان ستافیانەیە وەکو زۆر بە کرچووکاڵی 5 و 6 و 7 و 10 بۆ تەعینەکە واتە هیچ شارێکی کوردستان گلەی ناکە بۆ حکوومەتیش بارگرانێکی زۆر نییە داواکارم لێ کە 500 گەنجی دەرچووی هەڵەبجەدا بمەزرێنێ بۆی 500 خێزانی کە دەخلیەوە گوتم زیاد بێ و مؤسسەکانی خۆشی کە سەر بە حکوومەت هێرێمە بە مانای کەلیمە مؤسسە بن دامەزراوە بن و دائیرە بن و بتوان خزمەتی شارەکە و هاوڵاتیان بکەن. من زۆر سپاسی ئامادەبوونی هەر سێکتانەکەم ماندوو نەبن زۆر سپاس بۆ بەڕێز سنوور حەمید کا بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵبجە بوون و هەروەها بەڕێز مامۆستا ئاریان عەلیکا بەڕێزیان هەم مامۆستای زانکۆ بوون و هەم هاوڵاتیەکیش لێرە ئامادە بوو و هەروەها بەڕێز ڕزگار حەمەنووری کا بەڕێزیان نوێنەری پارێزگای هەڵەبجە بوون لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەر سێکتان هیوادارین ئەو بابەتانەی یاخود ئەو گلەیانەی ئەو ڕخنە و کەم و کورتیانەی کە لەم بەرنمەیەدا دەنگی خەڵک بوو ناڕزایەتی خەڵک بوو لە ڕێگەی سێ بەرپرس سێ کەس سێ خەمخۆری ئەم شارەوە ئاڕاستەکرام گاتە شوێنی خۆی هیوادارین بۆ لەمە و دوان ساڵی داهاتوو کە گەرئیش لەسەر شاری هەڵەبجە کرایەوە بەگروتینێکی ترەوە بە خۆشیێکی ترەوە باز لە خزمەت گوزاریە نوێەکان بکەین کە لە پارێزگای هەڵەبجەدا کراوە خۆشەویستان سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەرماون.